بەداخەوە یعنی نازانم چ هۆکارێک هەیە ئێستا یعنی 10 دقە نوێژەکەمان زووتر تەواو کرد بەم دقەیە 10 دقەی هیچ گۆڕە بەس پێم بڵێ هیچ گۆڕە دوێنێ ئەم کاتە ڕێک تەواو بووین هیچ گۆڕا کاکە بەم 10 دقەیە بەس پێم بڵێ موسڵمان بووە کە بەتەمای چییە من بە ئەنقەست لە نوێژی ئیشایە سوڕەتی ألهاكم التكاثر خوێند حتى زرتم المقابر قسما بالله تا بەلاشەیەکی سڕەوە بەلاشەیەکی ساردەوە لە ناو ئەو کفنەیە نەتکەنە ناو ئەو گۆڕەوە نازانی چ پەنیەکت ناوەتەوە و نازانی چیت بەخۆت کردووە بۆیە خوا ئەفەرمێ کە ئەچیتە قەبرستان زیارەتی قەبرستانەکەی بە ئەم جانە عین اليقین علم اليقین بە چاوی خۆت ئەیبینی دوو مەلائیکە پرسیارە لێکات كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون ئەو کاتە هەموو یەقین و حەقیقەتت بۆ دەرەکەوێت ئەزانی دنیا سەراب بوو والله دوکانەکەت شەفاعەتت بۆ ناکە عەزیزەکەم پەلەپەلی چیتە ئەو ڕزقەی خوای پەروەردگار لە ناوچەوانتی نووسیوە قەسەماً بالله ئەبێ هەر بۆ تۆ بێت أنما أصابك لم يكن ليخطئك وأنما أخطأك لم يكن ليصيبك کاکە ئەو پاروی بۆ تۆ دانراوە لەو ڕۆژەی لەدایک بوویتە تا ئەو ڕۆژەی ئەمری ئەبێ تۆ بیخۆیت غەیری تۆ ناتوانێ بیخوات کاکە ئەو پەرداخە ئاوەی تۆ بۆ دەمتی ئەبەی کاکە هی تۆیە بەشی تۆیە لە دنیاە پەلەی چیتە یعنی بۆچی ئێمە وا ئەکەین بەس پێم بڵێ یعنی یەک کەسێک جوابم باتەوە بڵێ لەبەر ئەمە وا ئەکەین یعنی ئێمە نەتوانین بەرامبەر بەخوا 10 دقە بوەستین لە قیامەتا چیەکە لێوە ئەو خەڵکە چیە کاکە پەلەیەتی لە ڕۆژێکە ئەوەستی 50,000 سنة 50,000 ساڵ لە قیامەتا ئەوەستیت ئێمە بەرگەی 50 دقە ئەگرین تا 50 ساڵ یعنی خەڵک بۆچی تەمێ نابێت بۆچی بیر ناکاتەوە یعنی ژیانی ئەم دنیا تو خوا ئەم لاشەیە دوو ڕۆژت کرمەی خوات ئەو دەموچاوی کە زیبکەیەکی لێبێ بە پەلە ڕاکەی بۆ لای دکتۆریە حەپم دەرێ مەڵحەمم دەرێ نەشتەرگەریم بۆ بکە جوانکاریم بۆ بکە قەسەماً بالله دوای 24 سەعات لە گۆڕە ئەرزێت والله چاوەکانت کرم هەڵی ئەکۆڵێت والله ئەو قژەیکەوە ئێستا ئێمە ئەچین ئێڕوێنینەوە جوانکاری بۆکەین قەسەماً بالله هەڵ ئەوەرێ لە ماوەی 48 سەعاتە ئەو لاشەیەمان خەڵکێکی خێرخوا لەبەر خوا دێ ئەم دیوی پێکە ئەو دیوی پێکە ئاوی پێکات پیساییمان لێکاتەوە لەبەر خوا عیب و عارەکانمان بۆ داپۆشێت تو خوا گوناح نییە لاشەیەکی ئاوە لە پێناو خوایە سەرفی نەکەیت بۆ چیتە ئەصحابی وا هەبوو ئەوەستا تا بەیانی نوێژەکەی و بوەستە دوو بوەستە ئەو قاچەی تۆ دوو ڕۆژت کرمەی خوات بوەستە چاوەکانت با ئیم شەو نەخەوێ دوو ڕۆژت کرم ئەی خوات کرم هەڵیە کۆڵێت ئینسان بەم ڕوحیەتەوە نەژێ ناتوانێت دینداری کات